هەموو وڵاتان بێنە دەنگ لەسەر گرتنی ڕێبەراپۆ و ئەو گۆشەگیری ڕێبەراپۆ ئاسانکاری بۆ بکۆ بە زووترین کات بەرببێ. وەڵاهی هەموو کەس ئاواتی وەیە ڕێبەرێکی وەکو ڕێبەراپۆ ئازاد ببێ و هەموو کەس چاوی لە هینی ڕێبەراپۆیە. وەڵا بێ بە هەموو جۆش و خۆشەوە بچنە سەر جادەکان و بڵێن بۆ ڕێبەری ئاپۆ ڕێبەراپۆی ئینشەڵا بەر ببێت و سەرکەوتن بۆ هەموو لایەک. بەڕاستی زیندانیکردنی سەرۆک ئاپۆ کاریگەرێکی زۆر گەورەی هەبوو بۆ دۆخی کورد و میلەتی کورد، بەڵام لەگەڵ ئەوەشە وەرەی میلەتی کورد بەوە ناڕۆخێت کە ئاڤاڵ سەرۆک ئاپۆ لە زیندانە بێت و بگرە زیاتر ئێمە هەوڵەکانمان پتەوترەکەین بۆ ڕێکخستنەوەی ماڵی کوردی و یەکگرتنەوە چوار پارچەی کوردستان و ئازادکردنی خاکی کوردستان. بەڵێ بە تەکید بە دڵنیاییەوە ئازادکردنی سەرۆک ئاپۆ کاریگەریی زۆر گەورەی هەیە و ئێمەش داواکارین و لە هەموو دەنگی نێودەوڵەتی کە هەست بکارە و کە هەوڵ بدەن بۆ ئازادکردنی سەرۆک ئاپۆ و ڕێبەر ئۆجەلان. دیارە ڕووداوگەلێک ڕوویداوە لە ڕابردووە لە ڕابردووکی نزیک لە مێژوویەکی نزیک کە هەر لە دەستگیرکردنی بەڕێز ئۆجەلانەوە تا ئێستا لە زیندانەوە چەند جار پەیامی ئاشتی داوە بۆەوەی کە کێشەی کورد بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکات. ئەلبەت کاتێک بەڕێز ئۆجەلان باسی کێشەی ئاشتیەکات لە بێهێزی نییە. ئێستا کە لە زیندانە بەڵێ ئەو بەجەستە لە زیندانە، بەڵام بە فکر و ڕامان ئەو لە چوار پارچەی کوردستانە لە هەر جێگەکە کە کورد بوونی هەبێت، لە جیهان لە ئەمریکا بێت، لە کەنەدا بێت، لە هەر جێگەک بێت ئەو بوونی هەیە. لەبەرەوە لە ئێستا گۆشەگیرکردن و ناتن دروستکردنی بە شێوەیەک لە شێوەکان تێکدانی سیستەمێک کە ئەو بەڕێوە با بۆ خۆی خزمەتی پرۆسەی ئاشتی ناکات. تورکیا بۆ ئەوەی کە سەقامگیر بێت پێویستی بە جۆرێک لە جۆرەکان ئاشتی هەیە. جا ئەو گۆشەگیری سەر بەڕێز ئۆجەلان نەک خزمەت ناکات، بەڵکو ڕەوشەکە پێچەوە ناکات. ڕەنگە قۆناغی شەڕ بێت، ڕەنگە قۆناغی پێکدادان بێت کە تورکیا سیستەمی بەڕێوەبەری وڵاتی تورکیا ڕەنگە ئەو شەڕی بخوازێ، بەڵام ئەگەر شۆڕ بینەوە بەناوخۆ ڕەنگە تاک وەکو تورکیە وەکو خەڵکی تورک ئەو شەڕی پێ قبوڵ نەبێت. لەبەرەوە لە ئێستادا لە هەر کات پێویستە هەم ڕایگەشتی تورکیا و هەم ڕایگەشتی کورد لە هەر جێگەیەک هەیە بەڕێز ئۆجەلان وەک ئیرادەیەک ببینێت بۆ ئەوەی کە ئیتر خوێن ڕشتن، بۆ ئەوەی شەڕ، بۆ ئەوەی نەهامەتەکان کۆتایی پێبێت. لێرە پێویستە هەر تاکێک لە تورک، لە عەرەب، لە کورد، لە هەر کەسێک بۆ ئازادی ئۆجەلان دەنگی هەبێ، سەدای هەبێت، بۆ ئەوەی ئاشتی سەقامگیر بێت، بۆ ئەوەی ئاوادانی بگەڕێت بۆ ئەو ناوچانەی کە بەهۆی دۆخی شەڕەوە دروست بوون. ئیتر تۆ لە هەر جێگەیەک کە باسی پرۆستەیەکی توندڕەوی ئەەکەی لە ناوچەکە بوونی هەیە، ینی بە شێوەیەک لە شێوەکان تۆ ئامادەیە، شتەکە ئامادەیە بۆ شەڕ. لەبەرەوە لە پێویستە لە تاچێکی لە مناڵێک و لە مناڵێکی کوردە بۆ مناڵێکی تورک، مناڵێکی عەرەب دەنگی هەبێت بۆ ئەوەی ئۆجەلان لە ئێستادا وەک مخاتب، وەک ئیرادەی کورد ببینرێت بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان ئەو نەهامەتی و ئەو ناخۆشیە بەسەر ناوچەکە هاتووە گۆشەیەک بکاتەوە بۆی ئاشتی بەردەوام بێت.